من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی پەروەردیگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ خێرخوازان و ڕۆژوگرانی خۆشەویست. بەرنامەی بەخشین هەمیشە بە هاوکاری و کۆمەچی و دەستگیرۆیەکانی ئێوە ماڵی هەژار و نەدار و منداڵی بێباو دڵخۆش دەکات لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی. بەخشین ئەم ساڵیش بە بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە لە چەند پرۆژێکدا ئەوێت خزمەتی هەژاران و نەداران بکات. یەکێکیش لە پرۆژانەی بەرنامەی بەخشین بریتە لە دابەشکردنی خۆراک بەسەر هەژاران و نەداران و منداڵانی بێباو. بەخشین ئەمڕۆ لە قەزای چەمچەماڵ 100 خانەوادەی هەژار و نەدار دڵخۆش دەکات بە پێدانی خۆراک بەسەریاندا و بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. ئومێد دەکەین بە هاوکارەکانی ئێوە ڕۆژ لە دوای ڕۆژ هەژاران و نەداران دڵخۆش بوون و بەشێک لە مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانیان کەم بکەینەوە. چەند ساتێک لەگەڵمانە. بەناوی خۆی گەورە میرەبانەوە زۆر دەستخۆشی لە بەرنامە بەخشینەکەین بە هاوکاری کردنیان بەسەر مناڵانی بێناز مناڵانی بێباوک و هەژاران زۆر زۆر سوپاسیانەکەین. ئیشەڵڵا خۆی گەورە چاکەی چاکەکاران هەم ناکات لە کاتی مانگی ڕەمەزانی پیرۆزدا لە کاتی مانگی خێر و خۆشیدا ئێمە زۆر پێویستمان بە هاوکاری هەموو لایەنێکە بۆ مناڵانی بێناز و بێباوکان بۆ ئەو کەسانی کە هیچ موچەیەکیان نییە هاوکاریمان دەکەن بە خۆراک و جلوبەرێک زۆر هاوکاریمانیان کردو و سەردانی ماڵەکانمانیان کردووە. هیوادارم هەموو کەسێک هەموو بەرپرسانێک وەکو ئەمانە وەکو ئەم بەرنامانە هاوکاریمان بکەن و چاویان لێمان بێت. جێگای دەستخۆشیە زۆر سوپاسیانەکەین دوعای خێریان بۆ ئەکەین. هیوادارین ئەم چاکەیە هون ناکەین دوعای خێریان بۆ ئەکەین لە هەموو کاتێکە لە هەموو مانگی ڕەمەزان لە جەژنەکانە هاوکاری ئێمەیان کردو بە خێر و خێراتی خۆیان و بەجلوبەرێک بۆ مناڵەکانمان. بەنای خۆی بەخشندەی میرەبان زۆر ڕێز و خۆشەویستیمان هەیە دەستخۆشی لەو کەسانە ئەکەین کە ئێمەیان بەسەر کردەوە بە تایبەت کەناڵی ئەسمانی پێیان نووسینگەی بەخشین ئەم هاوڵاتیانیان بەسەر کردەوە چەندین خێزانی کەم ئەندام هەژار و نەدار لەم بارودۆخە هەمواری ئەم سەردەمەدا لە کاتێکدا ئێمە زۆر زۆر پێویستمان بەم خۆراک و بەم شتانەیە. چەندین کەسیش هەیە لەم کاتەیە کە هیچ خۆراکێکی نییە تاوەکو خۆی پێ ئامادە بکە بۆ مانگی ڕەمەزانی بەربانگی پێ بکاتەوە لەم کاتەدا. لەم بارودۆخەیە توانیوانە ئەم خێزانانە بەسەر بکەنەوە. سپاسیانەکە من وەکو کچێکی کەمەندام زۆر هاوکاری من بوون لە کاتی نەشتەرگەریکردنی چاوی چەپمدا. من زۆر سپاسیانەکەم بە باشترین شێوە توانیان هاوکاری بکەم. خۆی گەورە پاداشتیان باتەوە و نمونەیان زۆر بێ. خۆی گەورە چاکەکاران ون ناکە و خۆی گەورە ئەفەرمێ وەحسین و ئین الله یحب المحسینین. بەخشین
بەسەردا بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشی لە بەرنامەی بەخشی نەکەین کە یارمەتی ئێمەی داوە ببوونەی مانگی ڕەمەزانەوە بۆ ئەم خواردنانە شەکر و برنج و ڕۆن دەستخۆشییان لێکەن هیوادارین نمونیان زۆر بێ خوا پاداشتیان بداتەوە سپاسی ئەو کەساکەن کە یارمەتی ئێمەی داوە دەستخۆشییان لێکەین هیوادارم نمونیان زۆر بێ سپاسانەکەی قەیانی دارایی و خەڵک لێ قەوما و خەڵک لێ قەوما و خەڵک نیەتی و هیوادارم نمونەتان زۆر بێ و دەستان خۆش بێ دەستخۆشیتان لێکەین و خوا نمونەتان زیادکە و خوا پاداشتان بداتەوە بەخشین دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم ئەم فەقیرانیان بەسەر کردێتەوە هەژار و کەم دەرامەت و زۆر سوپاسیانەکەین یاخوا هەر بەرنامەیان زۆر بێ هەر پایدار بن خوایە ئیتر دەستخۆشییان لێکم بە قوربانیان بم یا ڕەبی خوایە بۆنی ئەم مانگی ڕەمەزانەوە خەڵکیان فەقیر و هەژاریان بەسەر کردە هەتیوان بەسەر کردە یا ڕەبی هەر ماوەهینیان زۆر بێ خوایە بە قوربانیان بم ئەرەوەڵا ئەمە زۆر زەرورە خەڵک فەقیرە خەڵکەم دەرامەتە نیەتی بە قوربانیان بم خوایە هەر زۆر بن پلەپایان زۆر بێ خوایە بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ئێمە ئەمڕۆ لە نووسینگەی چەمچەماڵی کۆمەڵ بەرنامەی بەخشین توانیمان بە هاوکاری دەستگای بەرنامەی بەخشین 100 سەبەتەی خۆراک دابەش بکەین بەسەر 100 خەڵکی هەژار و نەدار و کەم دەرامەت و خاوەن پێداویستی تایبەت و خەڵکی بێباوک و هەژارانی سنوورەکە دەرەوە ئێمە دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین سوپاسیانەکەین کە توانرا لەم ڕۆژەدا 100 سەبەتەی خواردن دابەش بکرێ بەسەر هەژاران و نەداراندا دیارە ئێمە بە میکانیزمێک هەڵبژاردنمان کردووە کە خەڵکی نابینا و خەڵکی کەم دەرامەت و خەڵکی بێباوک و هەموو ئەو چین و توێژانەی گرتوتەوە کە هەرچەنە هەژار زۆرن بەڵام ئێمە توانیمانە کە 100 کەسی تیا هەڵبژێرین کە توانین بڵێن مستحقترین کەس بوو بێتن کە لەم سنوورەدا ئەمڕۆ هاوکاری کراون و ئومێد دەکەین کە خێرخوازان هاوکار بن بۆ زیاتر بەرەو پێشبردننی ئەم بەرنامانە و ئەم کارە خێرگوزاری و ئەم کارە پیرۆزانە کە بەڕاستی لەم قەیرانە دارایەدا لە کوردستانی ئێمەدا لەگەڵ هەموو ئەو وەزع نالەبارانەدا توانراوە هاوکاری ئەو خەڵکە هەژار و نەدار و کەم دەرامەتانە بکرێت. بسم الله الرحمن الرحیم سەرەتا بە بۆنێ هاتنەوەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی لە هەموو مسلمانان دەکەین داواکارین لە خوای پەروەردگار تەوفیق و هیدایەتمان با کە بتوانین لەم مانگەدا بە باشترین شێوە عیبادەتی بۆ بکەین. خۆشەویستانم ئێمە ئەمڕۆ لە شاری چەمچەماڵین لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی بەرنامەی بەخشین هاتوونێتە ئێرە و توانیمانە پشت بەخوای گەورە 100 خێزان و خانەوادەی هەژار و بێدەرەتان بەسەر بکەینەوە بە سەلەی خۆراک ئەو خۆراکەی کە لە کارتۆنە دامان ناوە کە بریتێ لە 10 کیلۆ برنج و 5 کیلۆ شەکر و 2 کیلۆ ڕۆن و 2 کیلۆ دۆشا و 3 کیلۆ ڕۆن و نیسک و فاسۆلیا و ماش و شعریە و کشمیش و ئەو پێداویستیانی کە بۆ ماڵێک دەست ئەدا ئێمەش ئەم ساڵ بە هەمان شێوەی ساڵانی پێش بڕیارمان ناوە ئینشاءڵڵا
تا ئێستا بڕیارەکەمان وایە کە 3500 خانەوادە لە کوردستانە بەسەر بکەینەوە بم بەشە خۆراکە ئەگەر بێت و خوای گەورە لوتف بکەوە دەوڵەمەندەکان و خێرۆمەندەکان زیاتر دەستکراوە بن ئێمە ئەتوانین ئینشاڵڵا ئەو ژمارەیە زیاد بکەین و زیاتر و زۆرتر فەقیر و هەژاری وڵاتەکەمان بەهرەمەند بێن لەو خێرێکە ئەوان ئیکەن بۆیە داوای دوعای خێریان لێ یەکەین خوای گەورە خێرەکانیان لێ قبوڵکە و هیمەتی زیاتریان پێ بەخشێکە ئێمەش بتوانین زیاتر ژمارەیەکی زۆر لە خەڵکی لە هەژار و فەقیر کۆمەکی بکەین بە پشتیوانی خوای گەورە. ئەو دەمەی دڵت لێوان لێوی خەمە ئاسمان وەک جاران شیناییە گەورەکەی نامێنێ ئاخرکی حەزەکە لە بن ئاسمانێکی بێڕەنگی خۆڵەمێشیدا بشی گەر لەم خاکە بارانی مەحەبەت و هاوکاری و دەستگیرۆیی هەژاران و نەداران نەبارێ ئیدی چمانایەک هەیە بۆشیان ژیانێک کە ئەو شتانی تایەتی زۆر کات سەرچاوەیەک بۆ بەختەوەری مرۆڤ ناکاتەوە ئێمە هەمومان مرۆڤین بۆ دەبێ لە خەمی تێر و پڕی خۆمان دابین و هاو شێوەکانی خۆمان نێتەوەیان بۆ دەبێ بەکەم و کورتی ژیانی ئەوانی دی خەمبار و بە پۆشتە و خۆشگوزەرانیان دڵخۆش و شادومان نەبین چۆن دەکرێ نیگاکانمان نەچنەوە سەر هیچ مرۆڤێکی بەشمەینەت و بەدبەخت و وامان لێبێ هەست بە هیچ ئازارێ هیچ هاوارێ بە هیچ گریانێ نەکەین کەواتە وەرن با هەموو پێکەوە لەگەڵ یەکەم خەرمانەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە هەواری خاڵی و ماڵی چۆڵ و نیگای تاریک و خامۆشی هەژاران ڕۆشنکەینەوە و ویژدانمان ئاسوودە بکەین بەرنامەی بەخشین وەک نەریتی ساڵانەی خۆی و بە هاوکاری خێرخوازانی دەستواڵا و دڵاوە پرۆژەیەکی گەورە ڕادەگەینێ کە بریتیە لە تۆی خێرخواز لەگەڵ ئێمە وەرە تا هەمومان پێکەوە پێکەنین و خەونی جوان بۆ ئەو بەندەرانە کێش بکەین کە زەمانێکە لە ژێر چەپۆکی بێمەروەتیدا دەگرین با پێکەوە خەیاڵەکانیان بکەین بەڕاستی و چیتر کۆترەکان جا ڕست نەبن لێمان و فەرمان بە گوڵەکان بکەین پێ بکەنن بەرنامەی بەخشین بە هاوکاری و دەستگیرۆیەکانی ئێوەی خێرخواز و بەخشندە توانی لە قەزای چەمچەماڵ 100 خانەوادەی هەژار و منداڵی بێباوک و خاوەن پێداویستی دڵخۆش بکات کە هەمووی بەربوومی هاوکاری و کۆمەچی و دەستگیرۆیەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستە هەر کات ئێوە ئەبەخشن هەر کات بڕیاری بەخشین دەدەن دڵنیابن بەرنامەی بەخشینیش ماڵە هەژار و نەدار و منداڵە بێباوکەکان دڵخۆش دەکات و سفرەیان ڕازاوە ئەکات وەک بینیتان ئەمڕۆ لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا 100 خانەوادە دڵخۆش بوون بە پێدانی سەبەتەی خۆراک و دیاری ڕەمەزان ئومێد دەکەین ئێوەی خێرخواز بەردەوام بن لەگەڵماندا بۆ ئەوەی بەرنامەی بەخشینیش بەردەوام بێت و ڕۆژ لە دوای ڕۆژ هەژاران و نەداران دڵخۆش بکەین سوپاس بۆ هاوکاریتان سوپاس بۆ بەخشندەییتان تا بەرنامەیەکتر پێتان شاد دەبینەوە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه